کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە لە 2 ساڵی ڕابردوو لە هەوڵێکی دۆزینەوەی مناڵەبوونبووەکان توانیمان یەکێک لە منداڵەکانی هەڵەبجە بە هەماهەنگی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە تاران بە هاوکاری بەڕێز جنابی پارێزگاری هەڵەبجە و بە پشکنین لەلایەن بەڵگە و تاوانی هەولێر و لە زانکۆی شاهانەی بەریتانیا و خۆشبەختانە زانکۆی کلینیکی نور لە تاران یەکێک لە مناڵەکانی هەڵەبجە بدۆزینەوە بە ناوی خەلیل محەممەد ساڵح. دیارە ئەم کوڕە دوای ئەوەی کە گەڕایەوە ناو خێزانەکەی و بۆ ماوەیەک لێرە لەگەڵ خێزانەکەی ژیا لەبەرەوەی خێزاندارە و ئێستا خۆی و خێزانەکەی لە ئێران دائنیشن. هەوڵی زۆرماندا بۆەوەی بتوانین هاوکاری بین شوێنێکی بۆ دابینکەین. سپاس بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە بەدەم داواکە ئێمەوە هاتن. ئەم کوڕەمان وەکو کارمەندی نووسینگەی پەرلەمان لە هەڵەبجە دامەزراندووە، بەڵام کێشەی ئەم کوڕە ئێستا ئەوەیە لێرە شوێنێکی نییە، سوکنایەکی نییە دانیشێ و لەبەرەوەی خێزاندارەوە خێزانەکەی لە فەرهەنگ و کەلتورێکی جیاوازە گەورە بووە، پێی زەحمەتە بتوانێت لە ماڵی خوشک و برا و خەڵکانێک ژیان بگوزارێنێ. بۆیە داواکارین لە بەرپرسانی هەرێمی کوردستان، لە سەرۆکایەتی پەرلەمان، لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، لایەنە پەیوەندیدارەکان کە ئەم گرفتەی ئەم کوڕە ئەم خێزانە چارەسەر بکەن. دوای 33 ساڵ لە ئاوارەیی و دوای ئەو هەموو نەهامەتی کە بەسەری هاتووە ئێستا گەڕاوەتەوە داواکارین هاوکاری بن بۆ ئەوەی لەم دڵشکاندن و لەم بێتاقەتی کە ئێستا هەیەی ڕزگار ببێت. من وتەکانی خۆی یان پەیامەکەی خۆی پێم باشە لە زاری خۆیەوە بە هەموو لایەک بگا و داواکارم لە خۆی ڕوونکردنەوە لەسەر ئەو گرفتەی کە هەیەی بیدا و سپاس بۆ ئێوەی بەڕێز. به نام خداوند بخشنده مهربان، سلام بر حلبچه و سلام بار دیگر بر روز غم‌انگیز و پر از حزن و اندوه 16/3. اولا ممنون و متشکرم از تمامی شبکه‌های خبری که امروز در این لحظه حضور به هم رسوندن در اینجا. مشکلات من بعد از گذشت 3 سال متاسفانه هنوز حل نشده و پابرجاست. اولا خیلی متشکر و ممنونم از پارلمان حریم کردستان، مجموعه آقای کاکیمن هورامی که واقعا به من لطف داشتن، با همه سختی ها و مشکلاتی که داشتن محل کاری برای من خب مشخص شده در نوسینگه پارلمان حلبچه. ولی سوال من اینه، کسی که بعد از 33 سال میاد و محل کاری هم براش تعیین میشه و شرح وظیفه مشخصی هم براش تعیین میشه، آیا برای گذران زندگیش نیاز به یک مسکن حداقلی با حداقل امکانات نداره؟ نیاز به این نداره که بعد از گذشت 3 سال واقعا این همه حرف و صحبت و حقیقت برای همه مشخص شد ولی مشکلات حداقلی من هنوز پابرجاست و سر جای خودشه. برای تایید مدرک تحصیلی من در ناخوی بالا هنوز که هنوزه از من مستندات میخوان. مستنداتی که من ارائه دادم کاملا به تایید وزارت امور خارجه ایران رسیده، قسمت تایید اسناد و مدارکش همه رو آوردن، ولی وزارت ناخوی بالا میگه چون شما از ایران اومدی باید مدارکی نشون بدی که شما چندین بار رفتی و برگشتی و پاس عراقیت رو باید ارائه بدی، در صورتی که من رأی دادگاه رو ارائه دادم. خب مشکلات خلیل صالح محمد و مشکلات بازماندگانی که میان خاص و موردیه. اگر نگاه کلی و قانونی بخوان بهش بکنن مسلماً حل نخواهد شد. این مشکلات موردی و حداقلی ما رو واقعاً کی باید پاسخگو باشه؟ بعد از گذشت 3 سال وزیر شهیدان حتی از ما یه دلجویی نکرده، حتی به ما یک زنگ نمیزنه. بیش از 10 بار از مقامات کردستان درخواست ملاقات کردم به دفعات مختلف. همین امروز هم نامه رسمی که ما نزدیک 4 ماه پیش به وزیر شهیدان زده بودیم رو استعلام کردیم، پرسجو کردیم. اذعان میکنن نامه به دست ما نمیرسه.
و من اینو چیزی جز بهانه نمیدونم که کس یا کسانی به هر دلیلی نمیخوان مشکلات این بازمانده ها در استان خودشون، در شهر خودشون که به صورت آوارگی اومدن حل بشه. من هنوز که هنوزه از کوه و کمر میام و میرم. واقعا امروز که افتخار میکنم کرد هستم و به کرد بودنم افتخار میکنم، آیا واقعا غیرت مسئولین و زحمتکشان کرد امروز به جوش نیامده؟ یک بازمانده ای تو حداقل امکانات زندگی و اولیه زندگیش هنوز مشکل داره. تحصیلاتی کردیم، تعهدی